سڵاو لە ئێوە لا بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئەمڕۆ یەکەمین دادگای دانیشتنی تۆمەتبارانی بکوژی تاریخی بەقاڵ بەڕێوە چوو حاکم دادگایەکەی دواخستووە کە سوکارەکەی ناڕاستی نەدواخستنی دادگایەکە پێیان وایە کە دۆسیەکە بە جۆرێکە خێرابێک لای بکرێتەوە لەبەرەوەی بەڵگەکان حازرن لەبەرەوەی شاهێدەکان حازرن من ئێستاکە ڕۆمەلای کە سوکاری تاریخی بەقاڵ بزانم داواکاری ڕسمیان چییە ڕۆمەلای دایکیان سڵاو لێ بێگە پێم بڵێ ئێوە داوای چیەکەن وەڵی من داواکەم بە زووترین کات ئەم کێسم بۆ پێش خاو ئەم خوێریانە ئیدام کابووم لە حکومەت و لە مەزعود لە باڤێڵ لە سەرۆکی هەرێم لە گشت دەستگاکان تێگەشتی لە حاکمە بە ڕێزەکان وەتی ئێستا دوای خست ئەمڕۆ داوای چیتان کردووان وتیان چی حاکم دوای خستی چی بڵێم خەڵک دڵی گەرمە خەڵک برینێکی ڕۆمەلای خوشکی تاریخی بەقاڵ بزانم ئەوان ئەڵێن چی سڵاو لێ بێتەوە کە پێمان بڵێ ئەمڕۆ چی ڕوویداوە داوای چی دەکەن من خوشکی شەی تاریخی بەقاڵم لەبەرەوەی خەڵک بشێوی خەڵکێکی زۆر دڵی گەرمە لە دوای کوشتنی تاریخ چەندین کەسی تر کوژراوە خەڵک برینارە زۆر ئێمە داواکاریمان وەکو کە سوکاری شەی تاریخی بەقاڵ وەکو هەموو دایک و خوشک و هەموو کە سوکار داواکارین لە سەرۆکی حکومەت دوو بێتە لە سەرۆکی حاکم بەڕێزەکان لە محکەمە لە یاسا و لە قانون بێتە جواب بە زووترین کات بە محکەمەک بە لە ناوبردن و لە سێدارەدان و محکەمە و عیدامکردنی ئەمانە یەکشت بێت ئێمە نامانەوێت لەبەرەوەی خەڵک دڵی گەرمە داواکارین لە سەرۆکی حکومەت و محکەمە و یاسا و قانون محکەمە ئەمانە عیدامکردن لە ئیعدامکردن لە سێدارەدانی ئەمانە تاوانباری و تاوانکردن و کوشتن کەم دەکاتەوە ئەگەر بەتەکید بە ئەگەر ئەو ڕۆژە لەسەر چاڵەکەی لەسەر ڕۆژی دەریانانەکەی نانێشتایە دەریانەیە و تا ئەو دقیانە دەزیێمە بیان کوشتایە بەتەکید بەوانی تریژ ڕووینایە سپاس دەکەم ئەمێ بڕۆ مەلای کاک محەممەد کە محەممەد کوڕی تاریخی بەقاڵەکە بەدەستی ئەو کەسانە کوژراوە بزانم ئەم داوای چی دەکات کاک محەممەد تۆ داوای چی دەکەیت داواکەم لە حکومەت و حاکمە بە ڕێزەکان کە ئەو سیانەمان بۆ عیدامکەن زۆر باش تۆ تەمەن و چەندێکە هەست و چۆنە ساڵدا هەست و چۆنە داوای ینی داوای چی لە سەرۆکایەتی هەرێمەکەی لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی حکومەت وەڵامێ بە عیدامیانکەن تاو بەڵێ باشە زۆر سپاس ئەمە کاک محەممەد بوو داوای ئەعدامکردنی کوژانی باوکێکات دیارم نەوێ ئاماژە بۆ بکەم لە دادگایەکەی ئەمڕۆدا ژمارەی زۆر لە کە سوکاری تاریخی بەقاڵ ئامادەی دادگایەکە بوون بۆ هۆیەوە دادگایەکە قەربەڵقێکی زۆری پێوە دیار بوو بۆ لە ئەنجامیشدا دادوەر بڕیاریدا کە دادگایەکە دوا بخرێت ئەوەی ئەمان باسی دەکەن ئەڵێن لە دوای کوشتنی تاریخی بەقاڵەوە ڕێژەی کوشتن تەواو بەرز بۆتەوە ئەو هەمە گەنجە کوژراوە هەمە کەسە کوژراوە بەهۆی نەبوونی یاسای لە سێداردانەوە لەبەرەوەی کە ئەگەر بێت و یاسای لە سێداردان کارا بکرایەوە ئیشی پێ بکرایە ئەم هەموو ڕووداوی کوشتن ڕووی نەدات ئەمە زانیاریەکانی لە ئێمە بوون پایانێرمان ڕاستی حەمامین لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ سانیاری